سلااو ڕێز و خۆشەویستی ماوەڕێیانی خۆشەویستم بەخێر بێم بۆ ڤیددیویەکی نوێی چەناڵی یوتیوبی ژێر ئەوڕۆ دەست بە زنجیرە یاری گراند تێڤر ئارۆ فایڤ بۆ یەکەم جار لە ناو یوتیوبی خۆم دەکەم تاوەکو ئێستا و یاریم نەکردی زۆربەتان داوەتان کرد بژیر پێویستە یاری GTA 5 تاوا بکەیت چیڕۆکەکەی تاوا دەکەین هەوڵدەم مۆدی ئۆنڵاینەکەش لەگەڵ ئێوەی خۆشەویست تاقی بکەمەوە ئەوڕۆ بە فەرمی دەست پێ دەکەین زۆر یاریمان دەست پێ کردی لەناو چەناڵی یوتیوبی GTA 5 دەبی یەک دەبی لەوان و چەندین یاریەکەش دەست پێ دەکەم بۆیە تکا دەکەم بۆ پشتگیریکردنی ڤیدیۆیەکانم ڤایکی ڤیدیۆ لەبیر نەکەی سەبسکرایبی چناڵ بکە کۆمنتیش بنووسە بە ئارەزووی خۆت زۆر سپاسان دەکەم یەکە بەیەکە خۆشم دەوێن چای منن با دەست بە یاری GTA 5 بکەین by the way لەسەر PlayStation 5 یاریەکە دەکەین هەتاوەکە لەسەر PlayStation 5 یاریەکەم وەکو چیڕۆک تاوا نەکردیە حەز دەکەم دووبارە تاوای کەمەوە بێدەنگ بن ئۆکێ ئەوە بیدایەتی یاریەکەیە کاتێککە مایکل و فرانکڵین و ترێڤەر یەکەم دزی دەکەن Sit tight! I'll handle the plastic! Don't blow yourself up! Pay attention! What's he doing? In the back! Come on! Leave us alone! Hey, بڕۆژۆرێ We didn't do shit to you! ئەو بانکەکەیە All set! Phone it in! I'm calling it! موبایلە کۆنەکەش موبایل کۆن ئاوڕێن زۆرتان برسی بوتان ژێر چاوت بەڕاست زەعیفە بڵێ چاوم بەڕاست زەعیف بوو ئاوڕێن ئەوەن دەگەڵم کرد چاوم زەعیف بوو We gonna do this? یاڵە با بڕۆین Show me the money! Slow and steady, T. Slow and steady. That's the score! 2000 دلارمان دزیێتە ئێستا For us all to enjoy. کۆتایی دابووینە Depends دز on how you look at it. بەڕێگەی یاری GTA 5 179,000 دلارمان دزیان یاڵە با بڕۆین Coming out, B! Give it up! I got him! ئەو دمچای مای دیت your face, I'll remember you. دمچایتون دیدوێتمە بی دەبی How about you make sure this is one of them? I've seen his eyes! He's crazy! ئۆکەی بچینە سەر ترێڤەری It'll be quick. Problem. ئەم تازە گوتم فرانکڵین غەڵەتم کراوڕێیان فرانکڵین لێکوانە نییە Get going! There'll be time کابرایە for چکەیە بەز grieving later. You got that right. ناوەکەیم لەبیر کردیە لە بیدایەت لەگەڵ دیکەن لەگەڵ GTA لەگەڵ GTA وا دەومەم تێکردە بێوڕۆ لەمە GTA نەکرێت دڵخۆشم I'm setting the charges! They're on a timer, so brace yourselves! ئۆکەی 179,000 دلار دەکات 7 دەفتەر و 9 وەرەقە نزیکی 8 دەفتەرمان بردیە Oh, fuck, you hear that? Sirens! Fuck the cops! T, hit the shutter switch! Drop it, prick! You shouldn't have been a cop. We keep going! داوای لێبوردن دەکەم بەڵام پێویستە بتان کوژمەوەی You هەڵبێن want to look at the face of death? Be my guest. دەتانێت سەری دمچاوی مردم بکەن ئەوە مردنە ئەوە مردنە Who's stick? Wrong perfect. چ بۆ لە بردمەوە Wrong profession. کارێکی هەڵە دەکەنن بۆ Get in their faces! Cars up here! Let's go! ئەزمین بە مایکرگەن بکەم Kid might have bailed! This wasn't in the job description! Get down! بەرێ ئەوە ئەویش ئەوها نەبوو پێویست نەدەکرد کاتێک کە خیانەت کردیە We bring it to them! Move! We're coming through! Back the fuck down. Press forward! Come on! Get to the driver! We got a window! Let's go! Let's move it! Get in here! ئۆکەی با بڕۆین پارەکەمان دزی You see that shit? Fucking put that bitch's face against the glass. You see that? Yeah, you're ئەو کابرایە ناوەکەی نازانم زۆری مەریە ئای ترێڤەر
زاتر چیڕۆکە زۆر خۆشیە لە نەویارەکەی ئینشاڵڵا تاوی زنجیرە یاریەکە پێتان دەڵێن هەندێک شتیە لەسەرم خینتەوە کەوت کابرایە ئۆکێ نەفەرێکمان مرد درایڤەرەکەمان مرد کاتە مایکڵ دۆکتەر شۆفێر ئەومە تکانە بیر نمایە زۆر شتا یەک زار یاریەکەم تاواکردن تاوە پێستا بزانم ئەویش نازانم کوتاوان کرد نهایەتەکەم لێرەش هاوڕێیان ئیستەرێگەکەیە بەڵام ناچین ئێستا بەڵام بەخۆی ئیستەرێگێک لێرە هەیە ئێڵدێنێک لەناو ئەو ژێر ئەوەی هەیە Coming our way! Be cool. They ain't made this car yet. Man, I'll believe in this bird when I get eyes on it. Mike, Okay. Shit! Roadblock! go right. Beat the train, man. لا واو ئێرەم نەبیرە ئۆکێ بزانم دێنە خوارە ئێستا شەڕەشکەمان توش دەبی یان قوتاریان دەبی هەمووتان باشم Come on. بە نەفرەت بی Ditch the یاڵا car, all right? We can go this way to the chopper. سیارەکە بەجێ بێڵن بەو نوعی دەچنە لای چۆپەرەکەی چۆپەر یعنی هەلیکۆپتەر Stick to the fucking plan. Come Okay. on. مایکل دەرێ لەگە پلانەکەی بڕۆن لۆ چکە مایکل سپۆیل ناکەم زارێ ێکمان زۆبەتان دەزانم Where the fuck's the chopper? Fuck. I'm gonna check around back. ئەوەش مرد The fucking bed. Someone must have fucking talked. نەفەرێک دەبی خیانەت کردبی چکە حازرن لەو شوێنێک کە ئەمەوە هاتینە ئۆکێ وەلە شانیشیدا Oh, Jesus! بری مایکل حازر بلوی لی بدرێ شتێکی بابەت هەیە Go! بەجێت نایڵە مایکی Fucking gonna bleed out. ئەم دەمرم ڕۆ ئەزە بەخۆی شێتە Come on. Fucking die, all of you. بمرن دای ملیۆنە گول لەم پێیە 90,000 پێ I'm standing here. Finish me. Fuck you. Jak Fuck to you. robię? Fuck you. Fuck you. You fucking cocksuckers. هەرێ کەلچی نەما Hey, you, hey. Where's the chopper? ئای ترێڤەر Fucking stay back. You come near me. She's fucking dead. Stay back. ئەو ناوچەیە بەخۆی ناماپی سەرکی یاریەکەی نییە شارچکەیە ئەو بزانام دەگەڕێنەوە یەکوانە جارێک وەڵڵاهی لەبیرمە شتێکی وام لەبیرە بەس نازانم بزە بدەینەوە یان نینەوە کەی نینەوە بەزانام دەینەوە غەڵەت نەبم شتێکی بابەتەش لەبیر مایە هەندێک لەبیر مایە ئۆکێ یاڕێن ئێستا بە فەرمی دەستمان بە یاری GTA 5 کرد کەی ئەوە پرسەی کۆچی دوایی مایکڵیە Not always a good citizen. دەریامون کاتێک کەسێکی زۆر باش نەبووە بەڵام وەکو پاڵەوانە مرد کۆتایشدا هەر پیاو بوو Was crucified with 2 thieves. So perhaps باسی مەسیحی دەکات دەرێ مەسیح لەلایەن دوو پاشایە کوژە کەواتە مردنیە و کابرایش بە تاوان و گوناحیش بیتن خوالی خۆش دەبی ئەوەش مایکڵ بەس نەمردیە باز نەمردیان لێرە ڕەنەوەمەدیا دەکەی کەوا مایکڵ دەستی هەبووە لەوەی کە پۆلیس بێتەوە ناوچەیە but we know مایکل تاون لێ جە چیڕۆکی یاریەکەش بزە زیاتر لەسەرەوەیەکەوە دزەک لەلایەن پۆلیسەوە GTA 5 دزەک لەلایەن پۆلیسەوە یاخود لەلایەن FIB کە FBI دەستی هەبووە تاوەکو دزیە بکات چەند کەسێکی بەگرتن بدە دەگەش بکوژن تاکو پارەکەی بەش بکە لە بینی خۆیان ئەوە چیڕۆکی GTA 5 ئۆکەی مایکل لێرە لە لای Your پزیشکە son, دەرونیەکەیتی James. کوڕەکەت He's a جەیمس good kid. کوڕێکی باشە He's a good kid? کوڕێ وەڵی A شێتترین good بەشەرە kid. کوڕێکی باشە دەرێ Why? بەس باش نییە Does he help the fucking poor? No. He sits on his ass all day, smoking dope and jerking off while he plays that fucking game. دەرێم If that's سە our ڕۆژ standard of دانیشتیە و goodness, گەمەی no دەکە و wonder شت this خۆڕ دەکە country's screwed. دەرێ ئێستاش دوێ وڵاتی what مە about هاوێران you? بووە ئەگە تووکوی about مایکڵ me? ئەم چمە Hey. I don't have the advantages that kid has. دەرێ کات خۆی By من the time I was his age, باردۆخم I'd بۆ already شێواز been لەن in ڕخسە prison twice. دەرێ تاوە کۆسە 2 جار لە I robbed زنجیرانی banks.
I بانک ran زیاد floors, I smuggled dope. And you consider them achievements? These were the غاری ئەوی چێشە opportunities I had. At least I took them. And where did دەرێ these هەندێک opportunities get you, هەلومەرج من و Michael? ڕەقسا بردم They got me right fucking here. دەرێ ئەو شتانێکە کرد من ڕابردووم ئەوەنی نایەکوانە Big house and a useless kid, and I'm stuck talking to you because no one else gives a shit. Oh, I'm living a dream, baby. And that dream is fucked. It is دەرێ fucking ماڵێکی گەورەم هەیە مارە منداڵک مێجێ حساب نەبوو ناکەن هاتی مەقسە لەگەرە تو دەکەم ئەوە ژیانی منە مەقسەدی وای کات خۆی ئەو پارەشیە بۆ ینی مثلا ئەو پارەشی بەدەستی نییە بەڵام هەر ژیانەکەی خۆش نییە I think that's all we have time for. The same time next week? بەرە هەفتەی داهاتوو بینەوە دووبارە قسەی بکەینەوە I guess. پێم وابی I gotta tell you, I ain't too sure this shit is working for me. دەرێ با پێ درێم لە حەز دەکەم ئەو دانیشتە کار لە من ناکە باشترم ناکە Embrace it. Whatever you say, Doc. دەرێ هەڵ دەخۆت باشتر بکەیت ئۆکەی GTA 5 لە مێژەنەم کردی زۆر لە مێژە ڕاستی غەریبیم کردبوو خۆشە یارێکی خۆشە بەڕاستی هەرچەندە پێم وایە GTA 5 باشترین چیرۆکی نییە وەکو باشترین چیرۆ کۆشتانە بەڵام من پێم وایە GTA 4 چیرۆکی لە GTA 5 خۆشتر وەکو خۆم بۆ چوونی خۆم ئاین ناڵێم هەمووتان دەبی وابن بەڵام وەکو خۆم پێم وایە GTA 4 لە GTA 5 چیرۆکی باشتر و بەڵام بێگومان GTA 4 کێشەیەکی هەبوو ئەویش ئۆتۆمبیل لێخوڕینەکەی زۆر ستیاقەتی خۆش نەبوو بەڵام هیچیان ناگەنەوە GTA San Andreas وەکو چیرۆک بەڕاستی زۆر ڕاقی بوو هەرچەندە ویستیان لە GTA 5ش ینی ڕۆکستار و پلانەی هەبوو کە وەکو GTA San Andreas چکە لە هەمان شارن کارەکتەرێکی ڕۆژپێشمان هەیە باسی مافیا شتانش دەکات بەڵام هەر نەیانتوانی وەکو GTA San Andreas دروستکەنەوە ئەو یەکەم جارەیە کلیپ بینن Fuck you. Hey, excuse me, homie. Can you tell me where Berto Beach House is? دەرێت تایم پێم بڵێ ئەو شوێنە لەکوێیە بەرتن Actually, yeah. It's that house right there with the yellow stairs. Yeah. Good looking out, homie. Appreciate it. ئەو مایکل دەیزانی ئەوانە دزی دەکەن لێش پێی گوتن گوتی ئەو ماڵە لێوێن دەرە دەرێ لۆ لاسی لەسەر دیوارەکی بنووسی دوو ڕەشپێز دێن سیارە دەدزن شتی دەدزن Oh yeah, I forgot, huh? 401ks, tax returns and all. Yeah, right. You the one all pumped up on doing this lick, nigga. I'm getting my money in the hood. I'm straight, fool. I'm cool. You cool? Cool what? Slinging dope and throwing up gang signs? Yeah, right. Whatever, homie. لە مار دەری ئەو ئیشێمە دەیکەین لە جیتەوە واتە ئیشەکی دزی نییە Right here. Your boy Simeon wasn't. ئیشەکی حرارە بەڵام فرانکڵین دەڵێ حراری چ شتی دەدزی کاتەیەم ئۆکەی یاڵڵا یەکەم مەرحەلە ئەکید سیارە لێخوڕینەکەیە لە بیرمەیرە Damn. This nigga must got the baby dick. Yeah, and all this shit paid for with Let's go. You always was old choosy, motherfucker. دەرە کاتی خۆشێت و حەزر لێ بوو بە خۆت سیارەی ڕەنجی تعدیل کێشتی تعدیل بکەی ئۆکەی بۆ دەتانین سەقفەکەی بکەین Hit me on the speakerphone. I'm moving. Oh, it's like that, nigga? بابڕین Right up here, homie. I'm about to go nice and slow for your bitch ass. Shit, cool, homie. تااقەتشم زۆ باش نیە لە GTA 5 بەڵام هەوڵ دەدەم کەمترین دامی بکەم ئەو دەبێنی لای کابرای جوولەکەکەیەوە بزانم ئیش لەوەی دەکەین سیارەی دەدزین و دەبێنە کنەوی ئەو لە ماڕۆزەکەی خۆی دەیفرۆشی You want to get whips like this? You gotta stay on your gridiron. Nigga ain't too some time over nickels and dimes. I stick to repos, dog. دەری ئەگەر دەترسێ ویشانە بکەین بابچین ئەوی بکەینەوە کات خۆی و مەدالیە و زێ ڕۆشتمان دەدزی بابچینە ویشانە بکەین Let's show these movie people how we roll.
ئۆکەی هاجینە هۆلیوود ئەو ستودیۆکانی هۆلیوودە ئەجا هاوڕێن ئێرە بزە بەسەر شوێن ڕاستی دروستکرێە دا لێ بردن دەکەمە بەستم نەوە بتان کوژم هاڕیەک هاندبرێک ئۆکەی Remember, this is your Terrier's car. Yeah. We hang on the left. زانیەوە یەکە وەکو یەکە مەرحەلەشی ئاسانیش نییە ها تووشت دەکا و گەمە This meant to be your shit. Please, homie. Left here. Yeah, that's cool. Loco. Any ticket we get ئۆکەی goes دەری on ئەوەی that داگرا full license. کامیرە دەگۆڕێ ئۆکەی وەڵای ئەم ناوە حەزمی ئەها سیارە باشم بەزێک لە دوورتر بم باشترە زیاتر ببینم Keep up, homie. Hey, screw وەرەوە you لە too, دوو homie. لە دووتم Right, homie. All right. Left through the parking lot. Yeah, whatever you say. Keep busting, low. If you want to chunk them things. ئۆکەی بزانام نزیک بینەوە یان ناسنێ دوکانەکە بزانام یەکەم جاوە نییە شتێکی بابەت هەیە لەبیر نمایە بزڵبت بەس وا هەز دەکەم Don't make a withdrawal, homie. You dumb motherfucker. That's the Union Depository. فرانکڵین حەزی نییە بێت یەکوانە درە شوێنەکی ئەوەیەوە What you going slow up the road for, dog? Move over so the traffic can flow through. Whatever, nigga. I'll let something flow through your ass. Dog, I ain't too تو sure. ئەوی داماجی نەکردیمی سیارەکەم عادم کردێ پێشی ئاو Oh shit, the one time. Be cool, fool. We got the paperwork. Whatever, you explain that shit. I'll see you at the dealership. Explain that shit, my ئۆکەی ass. هەڵێن دەست پۆلیسی ڕاکەین LAPD stop the car سیارەکە ڕاگرن ئۆکەی ڕناگرین بێگومان ڕناگرین بەڵام هەوڵدەم سیارەکەی وێران نەکەم زای کواڕیان لە ڕووی تێکسچەرەوە هەست بە گۆڕانکاریەک دەکەم هەست دەکەم دوورتر شوێنەکان نیشان دەدا هەرچەندە یاریەکەش هەر 30 فرێمە نەبیتە 6 فرێمی تەواو بەڵام لە سەپلەی 5 هەست دەکەم تێکسچەر شتەکان تۆزێک جوانترن ئۆکەی لێرە تاین خۆم شاردنەوە تا Okay, here we go. اوكي سیارەکەی بینە دیلەرشیپەکەی بینە ماعرەزەکەی کابرای جوولەکەکەی لاکادو نەئەوە Shit, you hit me. وێرانم کرد بەس پشتێر جوانە ئەوە دوکانەکەی پریمیەم دیلەکس مۆرۆسپۆرت ئەوە دوکانەکەی ئەوەیە ئەو جوولەکەیە سایمن You are a racist and I don't like you. And I will not sell you this car. I will not. You make my skin crawl, you neo-Nazi. Hey, you are all the same. ئەو کوڕەکەی This مایکلیە racist insulted me. Hey, what's Dale- up, fool? Who you calling a nigga? No, I'm not calling nobody a nigga. Wait, what the fuck? I mean, N-word. That's not cool, man. I don't say that. You fucking right, and you better keep it right, because this man right here, he's an international businessman, a multiculturalist. That I could not have said better myself. کوڕەکەی مایکلیاتی ئەو سیارەی بکڕی بەڵام نایداتێت لەبەرەوەی دەرێت و I don't think ڕەگەزپەرستی that he is man حاتی قسەی enough پێ بڵێزم for a car like this. Wait a second. This guy right here, him, get him a hybrid. That's a real man's car. I think you are right, Lamar. دەرێت سیارە پیاوە نییە بدەنی ئەس پیاو نیە ئەو سیارەت دەمێ Money is an issue, eh? Money isn't an issue.
This is the best part. Watch this when he reel him in. He gonna get all his full money. Watch this. Look, man, I gotta go. Hey, Simeon, I'm out. سێمیان I'll holler at you, homie. It's the best part, man. So, Jimmy, are you sure you are man enough? Take the wheel and show me. okay so How about we fall through, huh? دۆزەکەمان ڕاکنیش دۆزی لێ زۆرم خۆش دەوێت This chump change. How I'm gonna I'm knock just a dodging, bad, man. grown and sexy bitch if I ain't got a fat peas ocking. Who you trying to impress? Your auntie Denise, with all that ass, nigga, she got ass. She grown. داقش خراپم ها She grown into a fucking idiot. No, she's sexy. Sexy. ئەو ستامەنا شتەکانی She more like obsessed with sex, nigga. Nah, mad for the penis. That's exactly how I like my women. نۆماڵێ Man, shit, it's good to be home. What's up? Can a low come up in your crib? Man, fuck you. I'll see you at work. Oh, nigga, don't hate me because I'm beautiful, nigga. Maybe if you got rid of that old yee ass haircut you got, you get some. Oh, better yet, maybe Tanisha will call your dog ass if she ever stop fucking with that brain surgeon lawyer she fucking with, nigga. ناتوانم ئەو کللیمی بەکاربینم ئێن وەردەکە بەڵام ڕۆستی کرد پێ دەڵێن ڕۆستکردنەوە سوکردن سوکایەتیکردن Y'all telling me? Oh, he here. We living on top of each other, and it ain't right. Shoo! Shoo! Get on out of here. Okay, baby. I see you at the thing. You hear? I was on the phone, boy. Don't be listening. Goddamn freeloader. کادێم فیلەورە ئەبزانمە داچتی تا ئێستا زۆر لێم نەکەوتوە داچتیان خوشتی ئەتینگ داچتی با بڵێن داچتی نازانم یەک لە کۆمنتم بۆ بنووسیە داچتی یان خوشتی بیر بنمایە بزەبت ئەوە ماڵەکەی فرانکڵینیە تێکسچەر بەگشتی کواڵەتی یاریەکەی زۆر بەرزە لە چاو پلەیستێشن 4 okay so okay auto save mission passed Franklin! okay یەکەم مشنی فەرمی خۆمان وەگرین The market, my boy. Liquidity is a bitch. Get over here so I can give you the new repo list. All right, dog. I'll be around when I get a chance. okay یەکەم مشنی سایمنی وەگرین وڵی بیرونمە بزەبت یەکەم میشن چ بوو لۆیەش لۆ منیش هەرخۆشە سپرایزە بزانام یەکەم میشن چێکە مایک فرانکڵین دەیکە بیرونمایە ئەزۆ زانم چیرۆکە بەخۆی دەبی لە فرانکڵین ڕادەست پێ بکەی ئەستا بیکەمە مایکلیش مایکلمە هەر نییە جارێ بەزمی هیم دەبی ئەو دامکردنەوەی خۆم چاکەم بەڕاستی یعنی ئەو دەدام نەکەم بەڕاستی That's dumb luck right there. dumb luck دارێت جوانی هەیە Hey, what's up, Simeon? My dear boy. ما دیێر بۆی کوڕت چاکەکەم دڵخۆشم بە بینینت لە باوشێم بکە Look, we've been Tam working shaka, together bro. for about a few months now, right? Which is چەند مانگەکە پێکەوە کار دەکەین very honored to announce to you that you are دڵخۆشم بەوەی employee of the کە month. Huh? پێت بڵێمە تو Congratulations. باشترین کارمەندی ئەو مانگەی Wasn't easy picking a winner. درێ ئاسانیش نەبوو کە Me, براوەکی هەڵبژێرم Lamar, your nephew Sacha with the Twitch. Look, man, it's been a real honor, homie. But I gotta move forward in my life. It seems like all I do is let people tell me what to do and I do it and nothing changes. I tell you what, my boy. You tell me exactly what you want, and I will very carefully explain. فرانکڵین بێزار بە دەرێ بەسەو ژیانە پێم بڵێ شتێکی بەخۆم دەمێ شتێکی بکەم پارەی پێیەکەم بچمە پێشە ژیانم Fools have purchased at exorbitant interest rates. But tomorrow, together, I never had
a black son. But بەری هەرگیز کوڕە چڕەش پێستم نەبووە I want him to be just like you. ئەگە هەم بیتن پێوت دەڵێ حەز دەکەم وچی تووبی Hello, Lamar. What's up, then, homie? What's up, dog? Franklin here has been awarded Employee of the Month. پێی ناخۆشە With me, right? پێی ناخۆشە غیرێ دەکە Fuck with, dog. Man, knock it off, man. For real, after all the motherfucking work I put in, man. Man, دەری fuck دەبایە this ناوی من employee داناوە لە bullshit, شوێنی homie. I'm sitting up here trying What to you get us. mean, fuck this employee of the month shit, man? When there's some shit to be won, goddamn it, I want it. I don't give a fuck what it is. You know what I'm talking about? I take no prisoners. I go hard doing this shit. Big dog, big nuts. When names is on the motherfucking board, I want to see my name at the top of that دەری motherfucking دەبێت ناوی من list. لەسەری بی داگات و وێنەر فرانکڵین هەڵبژاردی ئەمە هەمووی شەشم لەبۆ کردی Simeon, what about today? I Ready, Auro? the retrial. Today is nothing, just a bike. Hasn't made a payment at all. Some kid at Vespucci Beach. His name is Esteban Jimenez. ئستێبان هیمەنەس کوڕەکە چەند مانگە قستی ماتۆرسکیلەکەی خۆی نەدایتن پارەکە بە تەواوەتی نەدا Employee of the month. دەریێڵە Fuck you, باشترین کارمەندی ئەو مانگەی با بچین پارەکەی کۆکەینەوە Ass nigga. What we waiting for? Magellan Ave, nigga. Vespucci مانتۆڕەکە Beach. And you still rolling with that old raggedy ass hair? That country bumpkin shit is enough to get us shot right there. I never took you to be old hairstylist type bitch, but now it's all starting to make sense. Hey, wasn't that motherfucker who took the bike that S.A. Vagos dude with the tattoo on his face and shit? Yeah, that was him. Fuck, homie. I don't want no unnecessary bullshit here, all right? مای فرانکل دیارە ئەو کەسەی دەناسی دەبێت فرانکل دەری ئەو کەسە نەبوو کە تاتۆی لەسەر دموچایی و لە شوێنێکی بوو Come repo this shit. We ain't Girl Scouts. In your case, I ain't so sure about that. کەواتە Man, step ئەو up, کەسەی nigga. دەناسم Of course this dude real. Who else gonna have to require surplus of paper and deficiency of brain cells? He just put a dub down on this bike. 20 G's? With a 3G note? Damn, that motherfucker must be tricked out, dog. Man, this whole setup designed to take drug money. All right, man, look, we go in quiet. In and out, no fucking drama. I'll try, homie, دەرە but دەچین I'm دەیوێ one بێدەنجیش loud, کارەکەی fucking بکەن crash crazy بەبێ شەڕ motherfucker بەبێ in هیچ the شتێک back بەبێ type دەنگ motherfucker. And you love me for it, nigga. That's right, homie. Nothing but love, nigga. That Simeon a funny dude, though. It's gonna be a shame when we get to book his ass and jack him for all this shit. The bike should be in one of the اوكي lineups اوكي down اوكي here. اوكي 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 تقريبا لبير ما مرحله اوكي دسين الجوري كم زار عم بساطة كمين اوكي دري بريس سكوير تو كلايم Watch me, fool. باز ده Think this crazy motherfucker wants something. Hey, what's up, homie? You alright? يا عايت ايوه باشي تخوما بعمل كل حاجه باش يا عايت باش بس تعمل شي زوق ورصيده كان برداو حزم نجي لدل جرا بقدر زمانيان زیاتر جونی تدا و کلماتەکان قوت دەدەن و شتانە خۆشە خۆش Yeah, that's right. Keep it moving, bitch. Man, I I'm don't buzzing like to this that. shit one bit. واو سعر جوانە ئەو سعر زۆر Hey, جوانە look, هاوڕێیان let's keep it smooth, homie. Man, your pussy the only thing that's smooth up in this shit. Man, what exactly did I do in a past life to deserve your stupid ass? This is a routine lick, dog. Chill. Do them Vagos look routine? This a shady ass alley. Shit, we in Vespucci Beach. We on the wrong side of Vespucci Beach. You should know a block makes a difference. Hey, hold up. بەمان چەشم پێ نییە ئەوزانم شەڕش Be دەبم in one of these motherfuckers. فرانک دەرێ بەس بزانم کاتی خۆ دەبی چم کردی تووشم بە تووشی تو بووە لەم مار Motherfucking bike in here, man. ئۆکێ پاسک ئەوکە لێرە نییە ماتۆسکلەکە لێرە نییە هاتم بە قورعان وڵڵای عین چۆنە دوو مەکسی چینە Saw this motherfucker? Oh shit! Hey, nigga, I would've just got my ass beat over a fucking gunfight. Man, stop being a pussy, nigga, and grab that heat. Oh shit! Just on luck, homie. Shit, on your left. Find your bitch ass and cover. پێی بۆ دەمانچیت شەڕکردن ناخۆشە بەس دەی We got the move. Get in behind that. Follow me. Let's get through this. Damn, man. Just when I thought this shit was clearing up. So much for legit work. You a sad motherfucking bitch. Up there, shoot that nigga. Bust his ass. Over there. They coming out that door. They trying to build. Get that ride. Man, fuck this. Some more of them niggas. Light them niggas up.
What the hell, Franklin? شد لە چێن دەردەکەم من بەس بزانم. These marks don't even know what we're here for. You just blast they people. That might be why they're irritated. Come on, let's go. Man, we only came here for a bite. And that motherfucker is right there. Oh, shit, he down. هەر یەکسەر بایکەکەم گرت. ئەوسان دەبای بەدوی کەدەبام. خۆش خۆش شانس گرتم. الله هیچ شانسم هەیە. I'm finna find a rock. كره كوبيرايت برای بجینەوە. اوكي اوكي دي بينا سلاي سايماني دي بينا چندر نازم الان دبي او مانتوري بينه عزمن بخوي لناو جي تي اي 5 بخوم واخو بوتوني خوم لخورني موتورم بي خوشترا اسانتر لا موتور چي باش بيبي يعني موتور زوزو باش بيبي سرعتي باش بي ستابي باش بي سسبنشن وشتاني باش بي لسیارەی سریعتر دەگەی شوێنەکان سۆ بچکەین دەتوانین ڕاوەگەشتی بکەی سیارە ڕاوەغی پێ ناکرێم وەکو خۆم پێم وایە خۆشترە بەتابەتش یعنی تا دەگەی پارەی زۆر دەست دەکەی سیارەی سپۆرتکاریان مەسڵ کارێکی باش دەکڕی لەناو مۆدی ستۆریەکەی بەس لە ئۆنڵاینەکەی بێگومانە تو سیارەی زیاتر هەیە پارەش زیاتر دەست دەکەویەکە بەس ئێستاگەمەی بکەی مانگا نەزانم 1 ملیۆن دلاری دەداتە گەیمەرەکانی ئێستا مثلا ئێستا من مۆدی ئۆنڵاینەکەی لەو گۆڕی مانجە 1 ملیۆن دلاری وەردەگرم هیچ ناکەم چکەوە عەقدی پلەیستێشن و رۆکستاریە کە مانگانە 1 ملیۆن دلاری داتە گەیمەرەکانی گەیمەرانی ئۆنڵاین یعنی دەبی لێرەوی okay here we go Man, I can't hang with your ass for a while, bro. You a psychopath. You're a psychopath. Fucking lost it. Nigga, that's that Apache blood in me, homie. You ain't lucky I ain't do a flying tomahawk and scalp they motherfucking ass. We can't repo the assets of a dead man, big sitting chief asshole. Nigga, and we فرانکڵین ain't تووڕێ doing دەڵێت و shit, ئیشی nigga. لەوە من دەبینی ئیشەکان هەمووی خەتەریاتە مردنی تێدایە کوشتن و بڕین تێدایە You fucking tell him, you fucking moron. بەڵام لە ماردەرە ئیشکردن بە بێ ماندیبوون و بە بێ پارەپایەکردنێکی باش ئیشکردن نییە بەڕاستی بسین مشنەچکەوە گرین ئەوە چیە لە پێشەوەیە دەی بە سیارە تااقت نییە پێیان ڕۆم ئاینەک ژێن ڕاستشەم نەوەمە لەبەر بسمە دوکانش کێکی بکڕم تااقت نیە پێیان بە سیاری بسم تەمبڵ لی دەیمە کاتی خۆشی پاسکردی هەم دنیام دەکرد God damn it, دۆنە ڕۆیشتی تەلاکۆ زێستە لێت دەم پۆلیس دێتە دوو You don't like me because you think that I am an Arab. What? No. What are you talking about? Something like that. Excuse me. Wait. دەرت کەیفت بە من نایەت وەرزانە من عەرەبم I am his mentor. I am وەڵام بزانین جوولەکەیە نازم عەرەبی یان جوولەکەیە یەک لە کۆمنت لەوە بنووسی چێ معلوماتی هەیە بزانم کابرێ ئەوە بزانی What you got for him? بەگشتی وەڵای ئەوە بزانین جوولەکەیە Some kid. He is already late on his payments, and I have this bad feeling that he will do more damage to the car than we can get back from him in the exorbitant interest rate payments. ئۆکەی دەرێ نەفەرش کە سیارەکی بردیە تاوە کەستا قستی سیارەکەی نەدایە دەریوە بزانم زەرەکی زۆری بە سیارەکەش گەیاندیە Eclipse. It's an SUV. Some سیارەکی برندە SUV ە boy nonsense. Don't worry about it. Try to bring the car back in good condition, huh? Gotcha. Don't worry about it. دەرە سیارەکەش بینەوە بە ئەوەکی باش نەک وێرانیکەی A law school, huh? So, Mr. Kenneth. کاتە کابرێ سیاری بە قسداتە خەڵکی زیاتر و کەسانی کە پێیان ناکرێ پارەی بدەنەوە جاگە پارەکەش نەدەنەوە لە مار یاخود کەسە شوکە فرانکڵین بەکاردێنی بچی بە زۆری سیارەکان لێ بستێنەوە
یا ماتۆڕەکەیان لێ بستێنتەوە و لێشی بدەن یان بیکوژن یا شتێک لەو بابەتانە ئەوزانم ئەو جارە مەبەستی ئەوە بوو ڕەقی مایکلی بوو بێدا بڕم باشتر سیارەی بکەم ئاگرڕاوە Hey, did you change your mind? When I discover that you betray me, perhaps. I hear you took the bike for yourself, my employee of the month. Listen, man, me and Lamar was gonna get that back to you, dawg. Oh, I am sure. You will get this car off the daddy's boy, and then we talk. Insurance papers say they have a locked garage, so you'll need to gain access from inside the house. Man, it's never easy with you, is it, Simeon? Do not talk to me about easy, you thief. ئۆکێ واتتان گەیم ئەوە سایمن دەڵێ ئەتوو ماتۆڕەکە لەگەر لە ماری لە بە خۆتان دزیە دزیتان لە من کردیە ئەوی فرانکڵینش دەرێ بە تەما ماتۆڕەکە لە بۆ بگەڕێنینەوە لەمە نادزین سامیش دەرێت بۆ ئەوەیەک ئاشتی کێوە بۆ سامی ئاشکن دەبی ئەو کارەی بکەین بکەین سیارەکەی سامنی لە ماری مایکلی دەربینینەوە چۆن ئەو کاری دەکەین دەبی لە ژووری ڕە لای بزان مەرحەلەشم لەبیر دێ find a way into the house okay دەبی ناکاوتی بکەین لە خۆی دەچوێنین نەک بیکوژین برام داوا لێبردن دەکەم بەڵام هاتیمە ئیشێکی بکەم سیارەکە لێرەیە بەڵام دەی بەلای ئاشکە دابڕێن بەڵام منتیقانە شوێنێکم لەبیر مایە لێرەیە It's just because you have a massive gaper, bitch! Fucking homo, you're dead! Dad! He said I had a massive... Jimmy called me... You tried to knife attack me? No one creeps on the J-Dog, my niggas! ئەو خوشک برا بە شەڕ دێنە ژۆرێ ئەمەش دەی بڕین Dad, you fucking idiot! Oh my god, seriously? My brother is such a homo. I think he has some دەرە medical برایەکەم زۆر problems. گێ Like more medical Homo. problems than the ones he's already been diagnosed with. Thank you, coach. ئەبزەم ناوی بڕۆمەتە You're a real pro, Mrs. DeSanta. A real pro. ئەو Well, you're a great Uh-oh. student. Now just loosen up those hips. ئای مایکل Okay, like this? Yeah, loosen them up. There you go. And follow through. Perfect. Oh, okay. I think I'm getting it. Ooh, okay, Amanda. All right, now just follow through. God, you've got great hips. You know that? Follow through. باسانی دزیم وڵای وام هەز دەکرد کەەوە قڕز بی وەڵام ئاسانیشمان برد سیارەکی جوانیشە ئۆکەی تەلەفۆنمان لە بۆ سایمنی کرد مستر سایمن سیارەکەمان ببینە سیمیان بەدرم سایمن If you actually bring the repossession to me this time, I can have it back out on the street before the day is done. ڕێگە زوو لە بۆم بینی دەتوانم سیارەکەی بەکری دەمەوە نەفرت ئەو مایکل Semi-automatic pushed against your skull. Now look around. You just keep driving where you're going. ئۆکەی Hey, come on, مایکل man. ئۆکەی This was a ئۆکەی repo تازە shop. بیرونێتەوە شتانە Guy was behind on his fucking note. Unlikely. یەکەم جارە مایکل و فرانکڵین یەکەم جار یەکتری دەبینن شێش فەرمی And looking at the way you're going about this, my guess, you're working a credit fraud. Credit fraud? Be serious, dude. I just worked a fucking repo. I appreciate a kid who follows orders, but hey, without taking responsibility.
Yeah, maybe مایکل one day دەرێت و we'll یان have a لە بۆ beer. دەبێت لە I'll بۆ ئەویش explain how the دەکەی ئەو world really کۆمپانیانی کە Who gives you the کرێدت slip? کاردەوەتە ویزا کارتی فێک Car دەکەن dealer, dog, by the name of Simeon Yateri. This دەچێیان businessman. He look legit to you? Look, man, it's just between him and your fucking son. Don't worry. Me and Mr. Yatarian, we'll work this out. مایکلیش دەرێت و بەس بم بکنەوە کەسێک کە فەرمانی پێکردی بێ ماڵەکەی من Stop the car. Pull up. That the place? Yeah, this the place. درێوە شوێنەکەیە Oh. Drive into it. ئەو Right through the fucking window. ئەو دەرە بەناو پەنجەریدا بڕۆ ژۆرێ I'll بەستەری put ئیش 2 rounds in the back of your skull. ئەگەنان دوگولێ لە پشتی سەرت دەدەم بەخۆشم دەیکەم Can't be for real. I look باوەڕت like پێ a ناکەم fucking ڕاستی joke to you. درێوە زەم قەشمەری Fuck تومە my life, man. Fuck it. ئۆکەی ئۆکەی I still got this gun to your head. وەڵا ئەرۆنە بیرم نایە هیچ کە زۆر لە بێژنم کردە Franklin, بیرم نایە what the fuck are you doing? Mr. فرانکڵین exactly how it ئەو خەریکی چیە تو I always trump big for a job well done. ئەو پارەشمان داتێ لە بڕۆ لێ یەکوانە بڕۆ You motherfucker. کا وەرە 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 ئۆکەی You think you could take me for a ride? You think you could take my family for a ride? You're scum. ها دەرێت تو قەشمەریت بە من دەکەی دەتەوێت بە مار و منداڵیشم ڕابوێری Recognize this car? Huh? Does it look like it's worth $5,000 a month to you? ئەو مانجی بە 5,000 دلاری دایتە کوڕەکەی 5,000 دلار لێدۆ خۆ سیارەکە بخۆی بەچەندیە This thing's gonna need some serious body work or it's worth $5,000 a month. دەرێ دەبی هەموو پارچەکانی سیارەکە لۆ بشتێنەوە بی قیمەتەکەی بتە 5,000 دلار لە مانگەچی Did he agree to have some punk break into my fucking house? I don't know نازانم That kid might be a fucking idiot. دەرێ کوڕی ملەوانەیە You جێلبی are a fraudulent scumbag. بەڵام piece تو of کەسێکی shit. گەندەڵی زۆر پیش پۆخلی تاکو لە پێشچاو Don't make me have to come back here. درەوە نەکەی جارشکە بێمەوە یەکوانە ئەگەرنە وێرانت دەکەم مستر سامیان وڵای کەیفن بە سامیان دەیام Mission passed. Complications. Can't touch this. Mission time. 7 دقيقة تاو ما کرد 16 ساعت ماوە گرت لە رۆکستار لۆ وەڵا باشم کرد Switch between Michael ئەوکێ دەتوانین ئێستا ئەو دوو کارەکتەری ئەو کارەکتەری ئۆنڵاینەکەمە ئەتوانین ئەو دوو کارەکتەری بیگۆڕین ئێستا یەک مشینمان هەیە جارێ بە مایکلی بەڵام ئەو ڤیددیوە بە ساوڕێیان ئەو پارتی یەکەمی یاری GTA 5 بوو وەکو بەڵێندا تاو یاریەکە تاوا دەکەین ئینشاڵڵا زۆر سپاسان دەکەم گەر لایکی ڤیددیو بکەن سەبسکرایبی چەناڵ بکەن و نۆتیفیکیشن دابگرن زەنگڵۆ دابگرن تاوەکو ئاگاداری نۆتیفیکیشن بن و هەفتانە زوو وەرە ناو چەناڵی ژیر سەری چەناڵی ژیر بکەن لەبەرەوەی لەوانەیە نۆتیفیکیشنە بۆتان نێ بەڵام ئاگاداری چەناڵی ژیر دەبن ڕێز خۆشەویستم خۆڵکەن تا ڤیددیۆکی دیکە واتان لەگەڵ